زاناکان توانیان بۆن لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بگوازنەوە و دەیانەوێ لە ڕێگەی مۆبایلەوە وەکو دەنگ و وێنە ئەم بۆنە بتواندرێت بە نامە بنێردرێت. کەسەکەی بەرامبەریش نامەکە بکاتەوە بۆنەکە لە مۆبایلەکەەوە دەرچێت. مرۆڤ توانی هەستی بینین و بیستن بە شێوەی دیجیتالی بگوازێتەوە، بەڵام تا ئێستا نەمان دەتوانی بۆن بگوازینەوە. بەڵام ئیدی زانست دەتوانێت ئەم کارەش بکە. جا چۆن؟ بە باسی بکەین من ژیرم بەخێر بن بۆ 24+ هەفتانە شەوانی یەکشەم کاتژمێر 9:30 و نیوەڕۆی دووشەممە 2-4 خولەک لە شاشە کوردستان 24 لەگەڵتان دەبم. جا بینەوە لای بۆنەکە. زۆر جار حەز دەکەی وێنەیەکی خۆت بۆ هاوڕێیەک خۆشەویستێک بنێری ببینی جلوبەرگەکە جوانە هەیان نا، ئەی گەر لە داهاتوو بتانی ئەو بۆنەی لە خۆتت داوە ئەویشی بۆ بنێری بڵێ بۆنەکەم خۆشە. کۆمپانیایەک بەناوی ئۆزمۆ هەڵساوە بە ژیری دەستکرد ئامێریکان دروست کردووە دەتوانێت بۆن شیکاتەوە بۆ چەند سامپڵێکی دیجیتاڵین. ئامریکا دووبارە دەتوانێت بۆنەکە دروست کاتەوە بە شێوەیەکی گازی شلەش بەرهەمی بهێنێتەوە. لەو ڤیددیۆی بەرهەمیان هێناوە و ئامێرە هەڵدەستێت بە وەرگرتنی سامپڵی بۆنەکە بێکاتە کۆدێکی دیجیتاڵی نمونە بۆنی میوەک و خۆخ چەند کۆدێکی بۆ دادەنێت. ئامریکا دەتوانێت ئەو بۆنە بەو کۆدە دیجیتاڵیە دووبارە دروست بکاتەوە بە شێوەی گازی شلە دروستی بکاتەوە لە شوێنێکی دیکەش بڵاوی بکاتەوە. کۆمپانیای ئۆزمۆ کە لە چەند زانایەکی بوارەکە پێکهاتوون دەڵێن ئامانجیانە لە داهاتوێکی نزیکدا و ئامێریان بە بازار بکەن. دەڵێن دەیانەوێت لەگەڵ کۆمپانیایکی وەکو ئەپڵ و سامسونگ ڕێکەوە بتوانن ئامێرەکە بچووک بکەنەوە بۆ مۆبایلێک بتوانن لە ناو مۆبایل ئەو هەستەی بۆنکردن هاوشەوەی هەستی بینین و بیستن زیاد بکەن. لە ئۆنلاین دەوترێن گەر هەستی بۆنکردن بخرێتە سەر مۆبایل کارەکە خراپتر دەبێت لەوەی هەیە، چونکە لە جیاتی بۆنی خۆش بگومان خەڵکی بۆ ڕابواردن هەرچی بوونی ناخۆشە بۆ یەکتی دەنێرن. بەس هیچ شتێک لە تەکنەلۆژیا و زانست مەحاڵ نییە گەر بۆ جارێک ئەنجام بدرێت. پێشتر کۆمپیوتەر بەقەت ژوورێ بوو، ئێستا چیپێکە لە جوێیەکان دەکرێت. بۆیش پێشبینی دەکرێت ئەو پەڕی 5 بۆ 10 ساڵی دیکە بێ هەستی بۆنکردن بۆ ئامێرەکانی ڕۆژانەمان زیاد بکرێت. بۆ یەکەم جارە لە مێژوودا بتواندرێ و بزاندرێ شێوەی فۆتۆن چۆنە. ئێستا زاناکان بە وێنە دەتوانن پێمان بڵێن ئەمە شێوەی فۆتۆنە. جا فۆتۆن لە چاقی گەردیلە هەیە سەرچاوەی هەموو ڕووناچیەکە لە واقعی ئێمەدا. جا شێوەی فۆتۆن چۆنە؟ بە لیمۆیەک دەچێت بازنەیەکی سووری لە ناوەڕاستەیە و بە شێوەی ڕووناچێکی سەوز و شین دەدرەوشێتەوە. ئەمیش چاقەکەی هێشتا بە تەواوەتی دیار نیە. هەندێک زانا لە زانکۆی بەرمینهام لە بریتانیا لێکۆڵینەوەیەکیان کرد بە ئامانجیەوەی بتوانن شێوەی فۆتۆن بە وێنە ببینن. جا لە ڕۆژنامەی زانستی فیزیکل ریڤیو لێتەرز بڵاویان کردوێتەوە لە توێژینەوەکە هاتووە بەهۆی بەکارهێنانی هەندێک ماتماتیک و لێکدانەوەی فیزیکی توانیویانە لە ڕێگەی کۆمپیوتەرەوە لێکدانەوە بکەن بە کۆمپیوتەر بڵێن وێنەیەک دروست بکەن. جا ئەو وێنەیە بەرهەم هێناوە. بێن یوین یەکێک لە لێکۆڵەرانی ئەم توێژینەوەی دەڵێ لە ڕێگەی ئەم کردارەوە دەمانوێت بە شێوەیەکی ورتر لە بواری کوانتەم تێبکەین و باشتر کاری لەسەر بکەین. دەمانویست بزانین ڕووناچی لەم ئاستەی گەردیلە چۆن کار دەکات و خەونمانە زیاتر لە ئاستی گەردیلە و کوانتەمیش تێبگەین. دەگمەنترین گەوهەر لە جیهاندا تەنیا یەک جار دۆزراوەتەوە. ئەم کانزایە بە شێوەیەک دەگمەنە تاوەکو ئێستا 3 گرامێکی لە دۆزراوەتەوە، تەنیا یەک جاریش دۆزراوەتەوە. جامن کانزایە گەوهرە دەگمەنە چییە؟ ناوەکەی چات و تیە. پیاوێک لە میانمار ئەو گەوهرەی لە سروش دۆزیوەتەوە. چوەتە لای گەوهر فرۆشێک وتوێتی ئەرێ ئەمە چەندەکە؟ خاوەن دوکانەکەش وتوێتی ئەمە جۆرێکی ئەڵماسە، بڕە پارێک بابەتەکەی لێکڕیەوە. زۆری پێ نەچوە. خاوەن دوکانەکە لە ڕێگەی پەیوەندی نێودەوڵەتەکانی خۆی توانی ببێتە سەردێری هەواڵەکان. دەگمەنترین جۆری کانزایی دەستکەوتووە کەوا تا ئێستا لەسەر زەوی یەک جار دۆزراوەتەوە. شارەزایان سەردانی ئەم دوکانە دەکەن و دوای لێکۆڵینەوە بۆیان دەرکەوتووە بەردەکە بە فۆرمیلا B+C SB+5 و O4 دروست بووە. شتێکە لە ناو سروشتی زەوی تاوەکو ئێستا نەیان بینیوە. جا نرخی بۆ دانەنراوە چونکە هیچ نرخێک ناتواندرێت بۆی دابدرێت، بەڵام دووەم دەگمەنترین بەرد لەسەر زەوی پارساڵ بە $50,000 بۆ کەرەتێک فرۆشراوە. پێشبینی دەکرێن بەردەش 2 بۆ 3 هێندە بکات. چەند زانایەک دوو مشکیان لە تاقیگەیەک دروست کرد کە جیناتەکەیان لە چەند مایکرۆئۆرگەنیزمێک وەرگرتووە. وەبسایەتی The Washington Post ڕایگەیاندووە لە زانکۆی کوین ماری لە لەندەن دوو زانە هەڵساون بە وەرگرتنی خانەی ستێم سێڵ لەو جۆرە زیندەوەرە بچووکانن خانەکانیان هاوبەشە لەگەڵ ڕۆک ئاژەڵ تەنان بەشێک لە خانەی ئاژەڵە گەورەکانیش. جا بەپی بڵاوکراوەکە بێت دوو زاناکە هەڵساون بە وەرگرتنی خانەی ستێم لەناو ئەمبرۆیەکدا گەشەیان پێداوە لە ژێر چاودێری خۆیان
تا خانەستێمەکان گەشەیان کردووە و لە کۆتایی بوونەتە مشک. واشنگتن پۆست دەنووسێن ئەم لێکۆڵینەوەیان چەند ڕاستێکی نوێ دەربارەی ژیان دەخاتە ڕوو. ئەویش خانەکانی ستێم دەتوانن گەشە بکەن ببنە زیندەوەری جیاواز بە تێکەڵکردنی خانەی جیاواز دەتوانن زیندەوەری جیاوازی لە دروست بکەن. لە ساڵی 2012 خەڵاتی نۆبڵ لە بواری دەرمانسازی لەسەر ئەم بابەتەی ستێم سێڵ بەدەستهێنرا کە لە توێژینەوەکە هاتبوو دوو هێندەبوون و گەشەکردنی خانەکانی ستێم دەتواندرێ پرۆگرام بکرێ بە شێوەی جیاوازتر و کۆنتترۆل بکرێ بە ئامانجی دروستکردنی دەرمان و ڤاکسینە داهاتوو بۆ چارەسەری نەخۆشیە کشوندەکانی وەکو شێر پەنجام سوودی لێ وەربگیرێت. خۆلاوازکردن ترێندە نوێیەکەی ئەکتەرانە لە هۆڵیوود وای لێ هاتووە ئەکتەری قەڵەو نەمێنێت. نوێترین نمونەش خانماکتەری زنجیرەی یوفۆریام باربی فێرەڕایە. چەند وێنەیەکی نوێی لە ئۆنلاین بڵاو کردەوە دوای ئەوەی خۆی لاواز کردووە. هەرچەندە مشتومڕێکی گەورەی لەسرە کە نەشتەرگەری کردووە یان بە وەرزش ڕەوکارێ کردووە بەڵام وەبسایتی هۆلیوود ریپۆرتەر دەنووسێ. وای لێ هاتووە ستودیۆکانی هۆلیوود بە دوای ئەکتەری قەڵەو دەگەڕێن تاوەکو ئەو ڕۆڵانە بجێڕن کە پێویستە قەڵەو بن. جا تریندی خۆلاوازکردن کارێکی نوێ لە هۆلیوود چونکە بەهۆی خانەوادەی کیم کارداشیان خۆ قەڵەوکردن ببووە ترێند تەنانەت براندەکانی جلوبەرجی ئافرەتان قەڵەوتر لە جاران نیشان دەدرا. بەڵام ئێستا هەمووان بە دوای لاوازبوونەوەن. ئەو خانمە ڕایگەیاندووە لە زنجیرەکە بە قەڵەوی دەرکەوت کۆمێتەکانی ئۆنلاین وایان لێکردبی لە خۆ لاوازکردن بکاتەوە نایەوێ چی دیکە بە کەپڵە قەڵەوەکە نایبێنرێت. هۆلیوود ریپۆرتەر دەنووسێ گەروا بڕوا دەستکەوتنی ئافرەتی قەڵەو بۆ ڕۆڵە جیاوازەکان بە شێوەیە کەم دەبێتەوە ئەستەمە 10 ساڵی دیکە ئەکتەرێکی قەڵەوی ئافرەت پەیدا بێت. هۆکارەکەشی بۆ هەراسانکردنی ئەکتەران لە ئۆنلاین دەگەڕێنەوە کەوا بەردەوام هێرشیان دەکرێتە سەر بە قەڵەوی ناویان دەهێنرێت. ویان لێ دەکەن بە نەشتەرگەری بێ یان وەرزشکردن خۆیان لاواز بکەنەوە. شێوەی ئایفۆن 17 دەگۆڕدرێ لە ئۆنلاین چەند دیزاینێکی نوێ بڵاو کراوەتەوە بەڵام بەنگۆن فەرمینی کە شێوەکەی تەواو جیاواز نیشان دەدەن دیزاینەکانی جوان نیشان دەدەن کامێراکان لێک ئاست لەسەرەوە دەمێننەوە شێوەیان بە تەواوەتی بگۆڕدرێت لە چاو شێوەی ڕابردووی. یەکێک لە گەورەترین ڕەخنەکان لە ئایفۆن 11ەوە تاوەکو 16 گیرابێ ئەوەیە کەوا یەک شێوەن کوا گۆڕانکاری هەرچەندە لە ئایفۆن 11 تا 16 بێگومان گۆڕانکاری لە ڕووی مۆسفات و تایبەتمەندی کامێرا کراوە بەڵام هەر بەیەکتری دەچن مەگەر قەبارەی کامێراکان گەورەتر کراوە. بەڵام بەپی دوایین قسەکانی مینچی کۆ و زەپێکەری بەناوبانگ بێ ئەپڵ دەیەوێت لە ئایفۆن 17 دیزاینێکی نوێ بخاتە بازار لەگەڵ دیزاینە نوێیەکەشی ئەستوری ئەو مۆبایلە تەنکتر بکاتەوە هاوشێوەی ترێندە نوێیەکەی کە بۆ لاپتۆپ و ئایپاد و بەرهەمە نوێیەکانی دیکە بەتایبەتیش ئایپادە نوێیەکەی زۆر تەنکتر کردوێتەوە. جا هێشتا فەرمی نییە کە ئەم دیزاینە ڕاست دەبێ یاخود ساختەیە بەڵام دەزانین ساڵی داهاتوو ئایفۆن 17 دیزاینەکەی دەگۆڕدرێت. پیاوێک جۆرە قالۆچەیەکی دەگمەن دەدۆزێتەوە و وێنەکانیشی لە ئۆنلاین 14 ملیۆن جار دەبینرێن. قالۆچە یان بیتڵ یەکێکە لە زیندەوەرە ئەو زیندەوەرانی لە سروشدا بە سەدان هەزارەنجی جیاواز شێوەی جیاواز بەدیار دەکەون. جا پیاوێک لە برازیل دانەیەکی دۆزیوەتەوە ڕەنگێکی سلڤەری زێڕی هەیە کە ڕێک وەکو ستیلە وەکو ئاوێنەیەک شێوەی خۆت لە ناویدا نیشان دەدا. ئەم جۆرە قالۆچەیە کە بە ڕەنجی جیاواز بەدیار دەکەون ناوی زانستیان کریسنا بیتڵە بە ڕەنجی جیاوازی مێتالیک بەدیار دەکەون. قالۆچەکان تاوەکو ئێستا بە جۆرێکی میروەکان دەژمێردرێن بەڵام ناکۆچێک هەیە لە نێوان زاناکان چونکە تاوەکو ئێستا 400,000 جۆری جیاواز لەم قالۆچانە دۆزراوەتەوە. بە بەردەوامی جۆری نوێ و کلاسی نوێیان لە سروشدا لێ پەیدا دەبن. زاناکان دەڵێن لە داهاتوو قالۆچە دەبێتە زیندەوەرێکی سەربەخۆ و سەر بە مێروەکان نامێنێ بەهۆی زۆری ژمارە و زۆریان کە لە سروشدا هەنم. تەنانەت 25% سەردەم جۆرەکانی زیندەوەر لەسەر زەوی قالۆچەکان پێچی دەهێنن. بەم شێوەیە بەربڵاو زۆرن لە ڕووی زۆریەتەوە. گەورەترین قالۆچە تا ئێستا دۆزرابێتەوە بە ناوی لارڤایە لە جۆری گۆلیتە کە 115 گرامە وەکو کێش و قەبارەکەشی 11.5 سانتیمەتر گەورە بووە. پیاوێک مۆزێکی 6.2 ملیۆن دۆلاری دەکڕێ و دواتر دەیخوا هەرچەندە هەمان ئەو مۆزە بۆگەنە نەخوا کە ماوەیەکە زۆرە مەزاد دەکرێت مۆزێکی دیکەی خوارد کە لە هەمان ڕۆژنمایش کراوە. بەڵام لە کۆتاییدا ئاشکرا بوو ئەو پیاوە کە مۆزە بۆگەنەکەشی نەکڕیوە بەڵکو مافی کارە هونەریەکەی کڕیوە کە بە 6.2 ملیۆن دۆلار دەخەمێنرێت. مۆزێک بە تێپێکەوە لە دیوار دراوە ناویان لێناوە هونەری سەردەم لە ناو دووکەوانە. ئیدی مافی کۆپیڕایت و دەتوانرێت وەکو لۆگۆ یان کاری هونەری لە داهاتوو کاری پێ بکەن. واتە کارەکە لەسەر مۆزەکە نییە بەڵکو هونەرەکەیە دیسان دەیڵێمەوە لە ناو دووکەوانە چونکە زۆرم هەم پێمان وایە ئەمە هونەر نییە مەگەر سپیکردنەوەی پارە نەبێت کە دەریش چوو
هەرە بەزمەیە جا چۆن ئەم پیاوە 6.2 میلیۆن دلاری بە هونەرێکی لەو شێوەیە داوە هەندێک دەڵێن سەرشێتانەیە ئەو پیاوە کریپتۆ چییە واتە کاری دراوی ئەلکترۆنی دەکات ئەتە پارەی زۆری هەیە هەموو مەبەستیشی ڕیکلامکردن بوو بۆ کارەکەی خۆی لە بواری دراوی ئەلکترۆنی جا بێگومان من ناڵێم چ دراوێک بەکاردەهێنێ یان چ کارێک دەکات لە ناو کریپتۆ تا ڕیکلامی بۆ نەکەم بەڵام ئەو پیاوە 34 ساڵیە مۆزێکی خوارد کە نرخەکەی 500 دیناری عراقیش نییە 6.5 میلیۆن دلاری پێدا بۆ ئەوەی لە داهاتوو بتوانێت ئەو کۆپیڕایتە وەرگرێت کەچی تەواوی کارەکەشی خەرجکردنی ئەو پارەیەشی ڕیکلامکردن بوو بۆ دراوە ئەلکترۆنەکەی گوگل دەبێ براوزەری گوگل کرۆم بفرۆشێت تاوەکو 5 ساڵی دیکەش نێتەوە ناو بواری براوزەری ئینتەرنێت وەزارەتی دادی ئەمریکی داوا لە کۆمپانیای گوگل دەکات لە بازاری براوزەر بێتە دەرەوە و دەبێت براوزەری گوگل کرۆم بفرۆشێت چونکە دەسەڵاتێکی زۆری هەیە و قۆڕخکاری بازار و گەڕان و سێرچی گوگل وای کردووە براوزەری گوگل کرۆم ببێت ئەو ژمارەیەک و هیچ براوزەر و کۆمپانیایکی دیکە نەتوانێت ڕکابەری گوگل کرۆم بکات بگومان ئەم هەواڵە بۆ مایکرۆسۆفت زۆر دڵخۆشکارە چونکە دەیان جار لە دادگا کەیسی قۆڕخکاری دژ بە گوگل یان جوڵاندووە کە بە هیچ شێوەیەک ڕێگەن نەدا براوزەرێکی دیکە ناوبانگ دەربکە بەهۆی ئەوەی گوگل هەم خۆی خاوەنی گەڕانی گوگڵە بە خۆشی خاوەنی براوزەری کرۆمە کە زیاتر لە 15 ساڵە ژمارەیەکە لە جیهان بەڵام مایکرۆسۆفت پێدەچێت ئەوەی لەبیر کردوێت کە خۆیان ژمارە یەک بوون لە سەردەمی ئینتەرنێت ئەکسپلۆرەر بەتایبەتی لە ویندۆز XP بەڵام بەهۆی خراپی براوزەرەکەیان بە پاش کەوتن ئێستاش هەموو کارێک دەکەن فێڵ لە بەکارهێنرانی خۆیان بکەن براوزەری Edge بەکاربێنن لە دژی کرۆم تەنانەت بەدەیان دوگمەی فێڵی جیاواز وا لە بەکارهێنەر دەکەن Edge بەکاربێنن لەسەر ویندۆز نەوەکو کرۆم جابزای لە داهاتوو چێ ڕوودەدات چونکە بەپێی داوایەکە بێ دەچێتە دادگا دەبێت گوگل لە دادگا کەیسەکە بباتەوە گەرنا دەبێت لە بازاری براوزەری مۆبایل و کۆمپیوتەر و تابلێت بچێتە دەرەوە ئینستاگرام دەڵێ دوگمەیەکمان داناوە ئالگۆریتمی ئینستاگرامت بۆ سفر دەکەینەوە واتە چی دیکە تەنیا و بابەتانە نبینی کە پێشتر دەبینی شتی نوێتر دێتە پێش چاوت و دەبێتە دووبارە ئالگۆریتمەکە ڕابهێنی تاوەکو ڤیددیو و وێنەی نوێت بۆ پێشنیاز بکە کێشەیەک هەندێک بە کێشە دەیبینن هەندێکیش بەکارێکی باش ئەویش ئالگۆریتمی ئینستاگرام و تیکتۆکە سەیری چی بکەی ئیدی بەس ئەو شتە دێتە پێش چاوت بەتابەتیش بۆ پیاوان تەنیا ڤیددیۆی ئافرەتان دێ بۆ ئافرەتان ڤیددیۆی پیاوان دێ ئالگۆریتمی ئینستاگرام وای لێ هاتووە بۆ ئەوەی بەکارهێنەر لەسەر ئەپەکە بمێنێتەوە بە بەردەوامی ئەو شتانە دەنێرێ کەوا بەکارهێنەر ئاڵوودەی بێ بۆ ماوەیەکی کاتی نەتوانێت ئەپەکە دابخە جا ئینستاگرام تایبەتمەندێکی نوێی بڵاو کردێتەوە ئێستا بۆ هەندێک کەس بەردەستە لە ڕێگەی سێتینگەوە بە ناوی ریسێت ئالگۆریتم کە دای دەگری لە شوێنی ڕیل ئەکسپلۆرەر واروا فێدی پۆستی وێنە و ڤیددیۆ تەنیا ئەو شتانە دەبینی کە فۆڵۆت کردوون لە سفرەوە ئالگۆریتمەکە دەبێت ڕابێنیەوە جا سەرکەوتوو دەبێت یاخودنا ئەمە تاقیکردنەوەیکی نوێە زۆر خەڵک لە ئالگۆریتمی خۆیان بێزارن حەز دەکەن شتی جیاوازتر ببینن لەوانەیە ئەمە کارێکی باش بێت بۆ زۆرە کەسانە بەم زوانە بۆ هەمووان بەردەست دەبێت بێگومان لاڵقەکانی داهاتووی 24+ش باسی دەکەم بزانین کاریگەریەکانی چۆن بە تەمەنترین ئاژەڵی جیهان تەمەنی دەبێتە 191 ساڵ ئەم کیسەڵە لە ساڵی 1832 لە هێلکەکەی تروکاوە واتە هەردوو زەنجی جیهانی بینیوە جا بە هەندێک زانیاریتی سەرنجڕاکێشتان لەسەر و کیسەڵە پێ بدەن لە 1832 کیسەڵەکە لە هێلکەکەی تروکاوە ئەم کیسەڵە لە سەدەیەک دەدایک بووە یاخود تروکاوە ناپلیۆنی لێژیاوە لە سەردەمێک کەوا مرۆڤی ڕەشپێت بەشێکی زۆری وڵاتان کۆیلیسپی پێستەکان بوو تەنانەت بیتهۆڤن لەو سەدەیە ژیاوە ئەمریکا لە جەنجی ناوخۆ بووە پێش دروستبوونی رادیۆ تەلەڤیزیۆن ئینتەرنێت تەنانەت پێش دروستبوونی وڵاتێکی وەکو عێراقیش ئەم کیسەڵە هەبووە هەموو ئەو شتانە لە تەمەنی ئەم کیسەڵە ڕوویداوە جا نابیشیان بۆ داناوە ناوەکەشی جۆنەثنە کاک جۆنەثن ئێستا لە دووگەیەکی تایبەت بە ناوی سەینت هەڵینا لە باشووری دەریای ئەتلانتیک دەژێت خزمەتکاری تایبەت بەخۆی هەیە حەز بە خواردنی خیار و قەرنابیت دەکە و دڵخوازنی خۆراکێکی بخوا ئێستا تەمەنی بۆتە 191 ساڵ کە زانکان دەڵێن ستوری تەمەنی کیسەڵ بەگشتی لە نێوان 10 ساڵە بەڵام هەندێکیان تاوەکو 150 ساڵیش دەژین بەڵام ئەم کیسەڵە کە ناوی جۆنەثنە تەمەنی 191 ساڵی تێپەڕدا ڕیکۆردی گینس ساڵانە تۆمار دەکەن هەموو هەوڵێکیش دەدرێت بە ساغی بژێ تاوەکو سەدەی دووەمی تەمەنی ببیندرێت هەواڵەتی دیکەی سەرنجڕاکێش لە هەفتەی ڕابردوو بووە ترێنت وڵاتی چینە چین گەورەترین کانی زێر دەدۆزێتەوە کە پێشبین دەکرێت بەهاکەی 8 ملیار دلار
ئەم دۆزینەوەی چین نرخی زێڕی هەندێک بەرز کردەوە بەهۆی ئەوەی بڕێکی زۆری زێڕ لەلایەن چینەوە دۆزراوەتەوە ئەو کانە زێڕە لە وانگ و لە ناوەڕاستی چین دۆزراوەتەوە بەپێی ئەوەی لەلایەن دەسەڵاتی جیۆلۆجی پارێزگای هونانەوە ڕاگەیاندراوە ڕەنگە زیاتر لە 1000 تۆن زێڕ بەرهەم بهێنرا. ئاژانسە هەواڵیەکە باز لەوە دەکا چل دەماری جیۆلۆجی زێڕیان دۆزیوەتەوە لە قوڵایی 2 کیلۆمەتر کەوا خەمڵاندی بۆ دەکرێت 300 تۆن زێڕی تێدا بێت هاوکات لەگەڵ یەدەگێکی دیکە لە قۆڵایی 3 کیلۆمەتر بە گوێرەی ئەو نمونانێکەوە گیراون دەتوانرێت لە هەر تۆنێک لە بەردەکانزایەکەی ئەم ناوچەیە 138 گرام زێڕی بخود دەربهێنرێت زێر بایەخێکی گەورەی جیهانی هەیە هەر کیلۆیەک لەو کانزایە زیاتر لە 85,000 دلار مامەڵی پێوە دەکرێتە بازار چینیش یەکێکە لە گەورە بەرەمێنەرەکانی ئەم کانزایە و گەورەترین کانی زێریش لە هەرێمێکی وڵاتەکەی دۆزراوەتەوە. خانەوادەی پاشایەتی بۆ ئەم ئافرەتە بەجێ دەهێڵەیە چانسی بوونە پاشای بریتانیای بۆ ئەم ئافرەتە بەجێهێشت کەچی ئێستاش دەنگۆی جیابوونەوەیان لە ئۆنلاین زیاتر و زیاتر دەبێت. بابەتێک لە هەفتەکانی ڕابردوو بۆ ترند مێگان مارکل و شازادە هاری لە نوێترین ئیڤنتیان کە جەژنی سوپاسگوزاری بوو مێگان مارکل بە تایبەتی بەشداری کردووە. وشەی بەشداریکردن بە جیا بە شێوەیەکی پرۆفشناڵی بەکار هاتووە بەپێی راپۆرتەکان بێت. واتە جیابوونەوەیەکی پرۆفشناڵیان ئەنجامداوە هەرچەندە لە ئۆنلاین قسە و باز زۆرن کەوا هێشتا جیان نەبوونەتەوە تەنیا لەم جەژنەی سوپاسگوزاریە شازادە هاری بە دیار نەکەوتووە بەڵام قسە و باسەیە لە سەرچاوە نزیکانی خۆیان کەوا پەیوەندیان بەرەو خراپی چووە ئەگەری جیابوونەوەیان لە ئارەدایە لە ئۆنلاینش بە تایبەتی لە تۆڕینگ ئێکس خەڵکی دەنووسن ئەم شازادەیان خانەوادەی خۆی لە بریتانیا جێهێشت حاشای لە چانسی بوونە پاشایەتی کرد هاتە ئەمریکا بۆ ئەوی لەگەڵ ئەم ئەکتەرە ئەمریکیە ژیان بەسەر بە کەچی وشەی جیابوونەوەی پرۆفشناڵانە لەلایەن مێگان بەکارهاتووە. پیاوێک بۆ چەندین ساڵە بەردێکی لە ماڵەوە هەڵگرتووە پێی وا بووە بەردەکە لە داهاتوو پارێکی باش دەکات کەسی بۆی بەدیار کەوت بەردەکە لە زێر و ئەڵماسیش بەنرخترا. پیاوێکی ئوسترالی بەناوی دەیڤید هۆڵ لە 2015ەوە بەردێک دەدۆزێتەوە شێوەی بەردەکە بەلایەوە سیر بووە لەگەڵ خۆی هێناوێتە ماڵەوە. وا بیری کردوێتەوە بەردەکە جوانە لەوانەیە داهاتوو بتوانێت بە چەند هزار دلارێک بیفرۆشێ کەچی دوای ئەوەی لە ئۆنلاین ئاشرای دەکات شێوەی بەردەکە بڵاو دەکاتەوە خەڵکی پێیوتوە کاکە ئەو بەردەی تۆ زۆر لە زێر و ئەڵماس بەنرخترە چونکە ئەمە بەردێکی بۆشایی ئاسمانە کەوتۆتە خوارەوە. پێشبینیەکان وان بەردەکە بەلانی کەم لە نێوان 500,000 بۆ ملیۆنێک دلاریش بکە چونکە بەردەکە لەلایەن چەندین دەستگای جیاوازی جیهانی داوا کراوە بۆ لێکۆڵینەوەی زانستی. بەڵام پیاوەکە دەڵێ من نایفرۆشم دەیهێڵمەوە لای خۆم گەر ئێستا ملیۆنێ دلار بکە 10 ساڵی دیکە 10 ملیۆن دلار دەکا. دوای توشببوونی بە ئەلزەهایمەر یەکەم دەرکەوتنی بروس ویلز ئەستێرەی فیلم ئاکشنەکان لە ئۆنلاین بڵاو کرایەوە 2 ساڵ لەمەوبەر ئاشراکرێکەوە بروس ویلز تووشی دەمینچیا و ئەلزەهایمەر بوو واتە لە برچینەوەی گەشتە ئاستی ئەوەی نەتوانێت ڕستەی تەواو بڵێ. ویلز بە تەواوەتی لە فیلمەکان دوور کەوتوتەوە لەگەڵ خانەوادەکەی لە ماڵەوە دەژێت کچەکەی خۆی یەکەم وێنەی باوکی لە جەژنی سوپاسگوزاری لە هەفتەی ڕابردوو بڵاو کردەوە. بروس ویلز پاڵەوان لە فیلمەکانی وەکو دای هارت دا سکس سنت پۆل فیکشن ڕێد فیفت ئەلەمنت و دەیان فیلمی دیکەی ئەکشن ئەستێرەیەکی ئایکۆنی فیلم ئاکشنەکانە لە هەڵدێت. ئێستا تەمەنی 69 ساڵە و خاوەنی 2 منداڵە بەتەواوەتی لە جیهانی فیلمەکانیش خانشین بووە بەهۆی نەخۆشی ئەلزەهایمەرەوە دەناڵێنێ. یاری مارڤلز سپایدەرمان تاوەکو ئێستا 3.8 ملیارد دلار داهاتی بۆ کۆمپانیای سۆنی و پلەیستیشن کۆ کردوێتەوە دەیکاتە یەکێک لە پرداهاترین یاریەکان لە مێژوودا تەنانەت هەر بابەتێکی میدیایی بە فیلم و زنجیرەشەوە لە مێژوودا لە مەفتەیە بڵاو کرایەوە. سۆنی ئاشای کرد تاوەکو ئێستا زیاتر لە 6 ملیارد دلار قازانجی لە آی پی سپایدەرمان کردووە بە فیلم و یاریەکانەوە تەنانەت یاری سپایدەرمان 2 زیاتر لە 3.8 ملیارد دلار داهاتی بۆ کۆمپانیای سۆنی کۆ کردوێتەوە لە ڕێگەی بێگومان فرۆشتنی یاریەکە ئامێر بە وێنەی ئەو کارکتەرە هەرا جلوبەرگ و هەر کاڵایەک وێنەی سپایدەرمانەکەی لەسەر بێت. جا سپایدەرمان لە کوردستانیش بێگومان زۆر بەناوبانگە لای منداڵە و لە سەرەتای 2000ەکان چەند ملیۆنێک دلار سۆنی ئەم کارکتەرەی سپایدەرمانی لە مارڤڵ کڕی خۆی خاوەندارێتی دەکات واتە لە فیلمەکانی ئەڤێنجەرس گەر سپایدەرمان بەکار بێ دیزنی و مارڤڵ دەبێت پارە بدەنە سۆنی بڕی بەکارهێنانی ئەو کارکتەرە یاریەکانی سپایدەرمانیش هەر لەسەر پلەیستیشن بڵاو دەکرێنن ڕاستەخۆ پارەکە بۆ سۆنی دەڕوە واتە سۆنی وەبەرهێنانێکی زۆر باش و سەرکەوتویانەی لەگەڵ سپایدەرمان کردووە بە چەند ملیۆن دلارێک کڕی
ئێستا زیاتر لە 6.5 ملیار دلاری هێناوەتەوە. پێشبین دەکرێت بەهای کارکتەری سپایدەرمان بە فیلم و یاری و کۆمیکەوە نزیک بێت لە 20 ملیار دلار چونکە کارکتەرەکە بەو شێوەیە لە جیهان ئێستا بەناوبانگە. خۆشەویستان 24 پلسم پێشەش کردن تا هەفتەی داهاتوو یەکشەممەی داهاتوو بەخوای گەورتان دەست پێرم. خوداتان لەگەڵ.